دچن امریکا اف دیتنا اردوغان و ترامپ هیا. ئێمە خەریکە خۆمان لەم هەموو کەسە خراپ و نەخۆشانە ڕزگار دەکەین کە ئاڵوودەی دەرمان و بازرگانی مادەی هۆشبەرن. ئێستا ئەوە هەمووی کۆتایی پێهاتووە. شومەر ئەوەی دەویست ئەوان دەیانەوێت پارەی ئێمە ببەن بەهۆی پێناسە گومریگیەکان، چونکە ئێمە پارەمان زیاتر لەوان بەدەست هێناوە و ئەو پارەی کە بەدەستمان هێناوە بەهۆی پێناسە گومریگیەکان بووە. بەشێک لەو پارەیە دەدەینە جوتیار و باخدارەکانی خۆمان بۆ ئەوەی کە ببوژێنەوە بکەونە سەر قاچەکانی خۆیان، چونکە ئەمە پارەیەکی زۆر قازانج دەکەین. 31 ملیارد دۆلاریان ئەوی ڕۆژێ دۆزیەوە. منش گوتم بە شێوەیەکی ئەرێنی، گوتیان بەڵێ بە شێوەیەکی ئەرێنی 31 ملیارد دۆلار هاتووەتە نێوەڵاتەکە. منش گوتم سەیری پێناسە گومریەکان بکەن و پێیان گوتم بەڵێ ئەمە بەهۆی پێناسە گومریەکانەوە بووە. من هەمیشە ئێمە هەرگیز شتیوامان نەبینیوە لە ئەمریکا. بەڵێ ئەمریکیەکان سوود لەم پارە وەردەگرن و بەسەر جوتیارەکان دابەش دەکرێت و جوتیارەکان بتوانن ببنە خاوەن سەرمایە خۆیان. ئەمە پرۆسەیەکە وەکو لاستیکێک وایە. یەک پرسیاری دیکە وەردەگرم لە دامەزراوەیەکی تایبەت بە کۆچبەران تەقەیە کرا و 2 کەس کوژران و چەند کەسێک بریندار بوون و گوتیان کە لەسەر گولەیەک نووسرا بوو ئەمە دژی ئەم ئاژانسەیە کە پەنابەر و پەناخوازەکان بۆ دەرەوەی ئەمریکا دیپۆرت دەکەنەوە. ئایا تۆ ئێوە چێ بە بەرپرسیاری ئەمە دەزانن؟ ڕادیکاڵەکان چەپەکان ئەوانەی کە هوتافی چەپایەتی و ڕادیکاڵایەتی لێ دەدەن ئەوان چەند شتێک دەڵێن بەڕاستی کەسانی زۆر گەمژەن، کەسانێکن کە عەقڵیان کەمە و ڕادیکاڵەکان کەوا دەکەن. ئەمە خراپتر دەبێت و دەبێت ئەمە چارەسەر بکرێت. بەڕاستی تۆ کە ئەم یاریانە دەکەی شتی خراپ ڕوودەدات. من شتێکت پێ دەڵێم، هەمیشە ڕاستڕۆیەکان لە چەپەکان تونتر بوون، بەڵام ڕاستڕۆیەکان ئەمە ناکەن، چونکە بۆ چەپەکان باش نابێت. من سەرۆکی هەموو گەلی ئەمریکا ڕادیکاڵە دیموکراتە چەپەکان ئەم کێشەیە دروست دەکەن و ئەمە خراپتر و خراپتریش دەبێت. دەگاتە خاڵێک کە خەڵک چی دیکە ناتوانن بەرگی ئەمە بگرن و چەپەکان لە وڵاتە نامێنن. زۆر سپاستان دەکەم. It seems like an indictment of James Comey is imminent. Would this be the first step in accountability for... ئایا ئەمە دەبێتە یەکەم هەنگاو بۆ ئەوەی کە باسی رووسیا بکەین؟ من ناتوانم چی بزانم چ ڕوو دەدات، چونکە کەسی زۆر پیشەیی هەن وەلەلایەن لینزی بۆ نمونە کەسێکی زۆر زیرە کە داواکارانی گشتیەوە کاریان لەگەڵ دەکرێت. من نازانم تا چەند بۆم هەیە تەدەخولی ئەمە بکەم، بەڵام دەتوانم بڵێم کە کۆمی کەسێکی زۆر دەروون نەخۆشە و کەسێکی زۆر خراپە. لە FBI چەندین شتی خراپی کردووە، بەڵام من نازانم و هیچ بیرۆکەیەکم نییە چی ڕوودا. زۆر سپاسی هەمووتان دەکەم. زۆر سپاس. بەڵێ ئەو پرێس کۆنفرانسا سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان و سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و gelek balkîş bû birastî got ev 10,000 salin Tirkiye li bendeyek ku desteyîne ser Sûriye ev e daxwaza Tirkiye pêk hat û balkişan de ser wêyekê ku rola Recep Tayyip Erdogan serokkomarê Tirkiye di wêyekê de gelekî mezin bû ku Sûriye derbasî halekî bi vî halî bibe.
بله دی بردوام دکم بولتن و زانن 6 دقیقه مجبور بولتنه داوی کنفرانس روزنامه‌وانی یا وان هر دو سروکین هر دو ولاتان امریکا و ترکیه بولتن دست پیدا که بردوام دکم سروک امریکا ما قلت دی موهین باخفه یا احتمال که مزنه دی رجب طیب اردوغان جی اخافتنا خویان جی بر سبب پرسین روزنامه‌وان بدل مدیت روزنامه‌وان دی درکتن افجی هناك دیمانین ویاکینه کو ترامپ دما کو پیشوازی اردوغان دکر سروک امریکا دونالد ترامپ لکوشکا سپی پیشوازی لسروک ترکیه رجب طیب اردوغان کر دونالد ترامپ گوت و ریزه که گله کی مزن جبو اردوغان دگره و ریزیل ویر دگره و چند دمجمیران جی اوی بهفره بجفن ترامپ تبیجه اردوغان بر پرسی سوریه دوی آواهی او بناف کر و دوی گوت دوی او سپاسی اردوغان بکن 2000 سال ترکیه دخواست دستین سر سوریه او دستانی سر سوریه او گوتنا دونالد ترامپ و دبینن اف جی دیمانین پیشوازی کرنا سر حکومت ترکیه رجب طیب اردوغان لکوشکا سپی لامریکا لآلية دن بردفك حكومة أمريكا ميشيل جبو ولات عربي جرودا وراخا في قوت وان قالك جاران بهستنا كل سوريا اعتراف بكردان ناي كرن دي بيجا كردها في بيمانكي بهيزن جبو أمريكا بيواندين وان لقال كردان باشن أو بيواندي وي بردوام بكن دي بيجا أو نزانن وي بيش روجا كردان لسوريا تشاوبه هروها قوت تشتي كنها جبوان جرينجا ریل بر داعش ورا گرتن جبو کو جاره کدن داعش زندینه به جبر کو مترسی هيا جاره کدن داعش فکره دبیجا یا گرینگ او بحمو هف پیمانین خوین سوری را دناوا پیوندیه ده بمینن و حمو آلیجی لسر ویکه وکه هف دفکره بر پرسی امریکی دبیجا او دخوازن حکومتا سوری حکومتا که وهابه کو نونرتی حمو خلقی سوری بکه و باوی کی بر پرسانه تف بگره دبیجا او دخوازن حکومتا نو ریزه لحمو پیکاتین ولات بگره و جدابونه نخه نافبرا پیکاتین اولی او نتوی عندما تم رفع دماكو جزين آبوري لدجي الرجيم باري هاتن راكرين ما راست جهدا أخفتنين سروك كوغوت مرجن وان دياري كرينينن لی پیشبینین وان هنه ام حکومت که دخوازن کو به آوائی که بر پرسانه تف بگره بگومان حکومت کو رزی لحمو پیکاتین ولاد بگره بیل برچاف گرتنا نتوا اول و حتی میل سیاسی اف پیشبینین ولایتین یکگرتین امریکاینا ام حتی نها پشگیری سوریه که یکگرتی دکن ام نخوازن سوریه پارچه ببه یک پارچه بلام ناناوندی او اگرت خورگلیین داوی جبو گلی سوریه مانا لوکه من بحث کر ولایتین یکگرتین امریکای دخوازه سوریه یکگرتی با سوريا موحدة. So is it safe to assume that ئایا ئەتوانین بڵین کە کورد ئەوانەی کە پشتان پێبەستن بۆ شەڕکردن دژی داعش بۆ لە ناوبردنی داعش زۆربەی پسپۆڕان هاوڕان کە کورد بەهێزترین و کاریگەرترین هێزی سەرزەمینی بوو دژی داعش کە ئێوە پشتیان تێناکەن ئەمریکا پشتیان تێناکات لە کاتێکدا پەیوەندیەکانی لەگەڵ دیمەشق ئاسایە کاتەوە ئەس نکارم پێشبینیە وێ یەکێ بکەم کو دێ باشە ڕۆژێدا چ ڕوو بدە لێمە چەندین جاران بەهیستیە کو اعتراف بە کوردان لە سووریا هاتیە کرن هەڤبەشیەکە مە یا ئەولەهیە یا خورد هەیە و ئەم هێویدارن ئەف پەیوەندی بەردەوام بە تشتێک و ji bo me girîngtir e ji bilî pirsa aborî ew ku rê neydayin carekê din rêkxistina Daişê bi hêz serî hilde ji ber ku weke her rêkxistineke din a terorîstî şiyana wê heye ku carekê din bi hêz vegere ji ber vê yekê ez nikarim pêşbînî bikim ku dê paşerojê de çi bi Kurdan re bibe
لیا گرنگ اوه کو ام لگل همو هفبشن خواهین سوریه ده نوا پیوندیان ده بمینن و همو آلی لسر و مجاره به هفربن. من أجل مضي قدما في هذه الأمور.